ماوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش لە دەستپێکی شەڕی داعش وەک هەمیشە لە کاتی شەڕ و شۆڕشەکاندا چەندین هونەرمەند و گۆرانی بێژ سرود و گۆرانیان بۆ پێشمەرگە گوتووە و هەندێک جار سرود هەبووە کە ورە و هێزێکی زۆری داوەتە پێشمەرگە. حەسەن شەریف یەکێکە لەو هونەرمەندانەی کە لەگەڵ هێرشی چەکدارانی داعش بۆ سەر باشووری کوردستان گۆرانیەکی بە ناوی هێرشکەن بڵاو کردوتەوە. ملەتی کورد ڕەنگێک و هەوایەکی ئارامدا دژیا ئەو وان نەزانی بوێ هێزان مازن و ئەف پلان و ئەف شەڕێک و فرۆشتیە کووردا یا من یا سترانە کو من گوتی مەبەست ئەو بۆ هێرشکەن هەستا من بەرکوەست خۆ پێشمەرگاتی میکردە ئەزانم پێشمەرگە چه جهدا دژیت هەستاوی چییە بۆم هەستەکە گەلێک بلم بۆ کام شام مۆڕالێکی بدەمە پێشمەرگەی شام دلێوان مۆڕالەوان لە بەرێن شەڕی بلند بکەم بۆم تشتێکی گەلێکی هەستەکە گەلێکە خۆش بوو. ناسڕی ڕەزازی کە بە گۆرانی بێژی شاخ و شۆڕشەکانی کورد ناسراوە تەنانەت دەگوترێت لە دوای ساڵی 1970ەوە بەهۆی چەند سرودیەکیەوە چەندین گەنج چەکیان هەڵگرتووە و ڕوویان لە شاخ کردووە. ڕەزازی ڕەخنە لە زۆری و خراپی کوالێتی تێکست و ئاوازی بەشێکی ئەو گۆرانیانە دەگرێت کە ئێستا و بە تایبەتی دوای هێرشی داعش بۆ هێزەکانی پێشمەرگە دەگوترێنەوە. سرود خوێندن کاری هەموو کەسێک نییە، لە کۆنیشدا هەروەها بوو. سرود دەنگێکی تایبەتی دەوێت، من پێم وایە جیاواز لەوەی کە دەنگێکی تایبەتی دەوێت هەر ئیشێک کە تۆ دەکەی دەبێ بڕۆیتە ناو ئیشەکە، بڕۆیتە ناو ناوەڕۆک یان قوڵایی ئیشەکە بۆی کە بزانی چییە. من پێم وا بێ ئەو کاریگەریە ئێستا بەداخەوەکو کاریگەری کۆن نییە. ئەو سرودانەی کە کاتی خۆی بۆ نمونە کۆچ کردو کاک حەمەجەزا، بۆ نمونە شوان پەروەر، کاک نەجمەدینی غوڵامی، من چەند کەسێکی دیکە دەیان گوت کاریگەری زۆرتر بوو هەتاوەکو ئێستا. ئەو هەستەنەتەوەیەی کە پێشتر هەبوو ئێستا گەنجی ئێمە وابەستە یان گرێدا بە هیچ شتێک نین. بەهۆی بەرگریەکانی هێزی پێشمەرگە لە بەرامبەر چەکدارانی داعش جگە لە وتنی گۆرانی سرود لەلایەن گۆرانی بێژ و هونەرمەندانی کورد چەند هونەرمەندێکی بیانیش گۆرانیان لەسەر پێشمەرگە چڕیوە. ئێستا هاونیشتیمانیان لەسەر ئەو سرود و گۆرانیانە ڕای جیاوازیان هەیە. هەندێکیان بە پێویستی دەبینن و بەڵام بەشێکی دیکە ئەو سرودانە تەنها وەک جۆرێک لە بازرگانی کردن بە ناوی پێشمەرگەوە دەیبینن و پێیان وایە هیچ سوودێک بە پێشمەرگە ناگەینن. بەڕاستی ئەتوانم بڵێم گۆران کە چەند گۆرانێکیان بە پەنجەی دەست دەژمێرن توانێتی کاریگەری خۆی هەبێ لەسەر تاکەکانی کۆمەلگا. گۆرانەکانی ڕابردوو خۆشترە لەبەر ئەوەی خۆشترە زیاتر فلتەر هەبوو بە فلتەردا دەڕۆیشت. مەسەلەن حسابی بۆ دەکرا نەدەکرا مەسەلەن ئەتوو هەر لە خۆتەوە بێ گۆرانێک دانێ و لە کاتی شەڕەکانە لە کاتی هجوومەکانە نەشاتێک حەویەک ینی قووەتێک ئەیاتەوە بە پێشمەرگە کە جارێکی تر پێشمەرگە لە جەفەکانە بڕای بەوە هەیە لە دوایەوانێ کە شەڕ بۆ یەکێکەکە لە دوایە گۆرانی بەسەرا هەڵەیە. هونەرمەند ئەوش ئەرکێکی سەرشانی خۆیەتی لە پاڵ هەموو ئەو گۆرانیانەی کە ئەڵێ ئەبێ گۆرانیش بۆ پێشمەرگە بوترێ چکە گۆرانی وتن بۆ پێشمەرگە ئەوش تەرجیعێکە بۆ پێشمەرگە. ئەو پارەی کە لەوە سەرفەکرێ لەنا ئەو کلیپانە سەرفەکرێ بدرێ بە ماڵی چوار شەهید بدرێ بە ماڵە پێشمەرگەیەکە بێ پارەیە بێ پولە بە 3 مانگ جارە مەعاش وەرەگرێت. لەو کاتەی شەڕی نێوان پێشمەرگە و چەکدارانی داعش دەستی پێکردووە تاوەکو ئێستا زیاتر لە 6 گۆرانی سرود لەلایەن هونەرمەندانی کوردستان گوتراون و زۆرترینی ئەو سرود و گۆرانیانە لە بەرەکانی جەنگ کلیپ کراون. بە درێژایی مێژوو هونەرمەندان بە هونەرەکەیان پاڵپشتی پێشمەرگە و شۆڕشەکانی کوردیان کردووە. لەم شەڕەشدا زۆربەی هونەرمەندان بە گۆرانی پاڵپشتیان بۆ پێشمەرگە و خاک دەربڕیوە. تەنانەت هەندێک لە هونەرمەندانیش شان بەشانی پێشمەرگە جەنگاون. لە تۆمارگاکانیش ئەو گۆرانیانەی کە بۆ پێشمەرگە خاک گوتراوە زۆرترین کڕیاریان هەبووە. سیدا لەشکری ڕوودا و هەولێر